گەل بەڕێز زۆنە مەڵا خۆڵت بەرپرسێ لە دوێ پارتی دەمڕاتە کوردستانی بە حەزکن بەڕێز زۆنە تو گەلە گەلە بخێر زۆر سپاس ممنون. معنەویاتتان کووە؟ معنەویاتمان زۆر زۆر باشە. زۆر باشە؟ معنەویاتمان زۆر باشە. هەر زۆر چەند بۆ دەبیت 170 زۆری تێدابی. هەموو شتێکتان گوت لە بانگەشە یان شتێک ماوە ئێماژەی پێ بکەن یان ناتانەوێ هەندێک شت بڵێن لە بوو ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان تێک نەچێت لەگەڵ عێراق یان ناوچەکەش بەگشتی. زۆر سپاس. تەوانە من دەمەوێت لە دەست پێک ئەوڕۆ بۆ سەرکەوتنی ئەم کەرنەڤاڵە گەورەی هەولێر سپاس لە بۆ تاک بە تاچی ئەو خەڵکە دڵسۆزەی کە ئەوڕۆکە لەو کەرنەڤاڵە فراوانە بەشداریان کرد. داوای لێبوردن لە هەموو ئازیزانەی کە ئەوڕۆ لەبەر زۆری بەشداربووان و کەمی شوێنەکە نەیانتوانی بگەنە ناو یاریگا چونکە بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر لەسەر شەقامەکان مایەوە ئەوڕۆکە نەیتوانی بگاتە ناو یاریگا. ئەوەی ئەوڕۆکە لە هەولێر کرا کەرنەڤاڵێکی مەزن بوو لۆ سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان. یعنی ئەوەی ئەوڕۆکرا دەتوانین بڵێین ڕاگەیاندنی پێشوەختەی سەرکەوتنی پارتی بوو لە هەولێر. لە هەولێرەوە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان و هەموو بازنانەی دیکەی کە لەوە سەد و لە خواروی عراق لەوەوە سەرچاوە دەگرێت. طبعاً پارتی دیموکراتی کوردستان پشت دەستورە بە جەماوەر پارتی حزبی خەڵکە کە بووە حزبی خەڵک ئەمە هەمیشە جەنابی سەرۆک بارزانی ئەمر دەکا کە پێویستە پارتی وەکو وەسیلە بێت بۆ گەیشتن بە ئامانجێکی گەورە و پارتی وەسیلە بێت لە بۆ خزمەتکردنی خەڵک. ئەو کات دەتوانین ئەو ئەمرەی جەنابی سەرۆک بارزانی جێبەجێ بکەین کە هەمیشە لەگەڵ خەڵکی خۆمان بین. لۆیە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە هەولێری پایتەختی ژەوەی ئەمڕۆکە بیندرا بەڕاستی هەمیشە و هەمیشە لە سەرجەم هەڵبژاردنەکان متمانەی خۆیان بە پارتی دیموکراتی کوردستان دەبەخشنەوە. لۆیە ئەمە سوپاسگوزاری تاک بە تاچی خەڵکی هەولێرین کە هەمیشە متمانەی خۆیان بە پارتی دەبەخشنەوە. ئەمە پشت ئەستوربوونی ئێمەیە لەگەڵ جەماوەری کوردستان کەواتە لە ئێستادا جەماوەری کوردستان لەگەڵ پارتی هاوتان و تێکەڵەیەکن لەگەڵ یەکتردا و ئەگەر دیقەت بدێ وتاری جەنابی سەرۆک بارزانی ئەمڕۆکە دەبینی جەنابی سەرۆک بارزانی بە دیدگایەکی کوردستانیانە گەورەتر لە پارتی گەورەتر لە بابەتێکی سیاسی حیزبی سڕف کە هەرچەندە لە ناوبانگەشەی هەڵبژارنیشداین بەڵام جەنابی سەرۆک بارزانی وەکو مەرجەعی کوردستان ئەمڕۆکە لە وتارەکەیدا لە خەمی پرسی کوردستان بوو لە خەمی پرسی کورسیەکانی کوتلە کوردستانیەکان بوو لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لە خەمی پرسی پرۆسەی ئاشتی بوو لە خەمی پرسی گەنجەکانمان بوو وەک ئەم هێرشەی کە دەکرێتە سەرگەنجەکانمان بۆ تێکەڵاوبوونیان بە مادەی هۆشبەر. ئەوەی جەنابی سەرۆک بارزانی ئەمڕۆکە فەرمووی وتارێکی تەواو کوردستانیانە بوو گەورەتر بوو لە هەمومان لە ئێمەمان. کوردستانیانە بە تەمان خزمەتی هەموو عێراق بکەن کە لە پەیامەکانی سەرۆک بارزانی هەر ئەمەی ڕنگ دەداتەوە. بەڵێ جەنابی سەرۆک لە دەستپێکی بانگەشەش ئەمری کرد ئەمڕۆکە تەئکیدی لەوە کردەوە ئەمری کرد بە کاندیدانی پارتی کە نوێنەرانی پارتیمان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق نوێنەری سەرجەم پارێزگاکانی کوردستان بن نوێنەری سەرجەم پێکاتەکان بە کورد و عەرەب و تروگمان و هەر پێکاتەیەکی دیکەی چ ئاینی چ نەتەوێ ببن لە ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئەمە دیدگای جەنابی سەرۆک بارزانە بۆ قەزیە گەورەکە. جەنابی سەرۆک بارزانی هەمیشە لە لای کوردستان استراتیژ بووە نەک تەنها پارتی استراتیژ بێ پارتی کردیتە وەسیلە لۆ ئەوەی بتوانی ئێمە کوردستان استراتیژە گەورەکەمان بی و ئامانجە گەورەکەمان گەلک تەرکیز سەر هەندێک ژۆتەکردن بەرێژی و وێجارێژی سەرۆک بارزانی حتا تەفپەیفی نوێژدا ڤەگەڕیان بوو سیستەم و یەک بازنەی ئەڤە مەبەستەوەنە زێرەتر مەزنکردنەوە پارتیە یا یەک بازنەی زێرەتر دەنگ و ڕەنگەوەی دیار بێت هێزەوەی دیار بێت یانە پڕاستی vێڕێکی هینچین خزمەتەکە زێرەتر یا هەمێ عێراقی بکەن ئێدی نە دەنگ پەرت و بڵاوە بن دیار بێت. زانی جەنابی سەرۆک ئەمڕۆکە ئاماژەی پێدا کە ئەو دیزاینە پێشوەختەیەی کە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقی مەبەستی جەنابیان لەوەدا بوو کە عدەدی کورسیەکانە ژمارەی کورسی هەر بازنەیەک هەر پارێزگایە کە دیاری کرایە بە پێ ئەو یاسایی کە ئێستا هەیە ئەو تێبینیانەی ئێمە لەسەر دەقی یاساکە و تەوزیعی کورسی بازنەکانە ئەوەی جەنابی سەرۆک فەرمووی کە ببێتەوە یەک بازنە ئەو کاتی حەزمی هەر لایەنێکی سیاسی و حەزمی هەر پێکاتەیەکی چ نەتەوەیی چ ئاینی ئەوانە دیاری دەبن
و ئەو کاتی حەزمی هەموو لایەکمان یعنی قەبارەی هەموو لایەک دیار دەبێت دەتوانین چەند کورسی بەدەست بهێنین چونکە ئەو دیزاینە پێشوەختەیە مەبەست لەوەدا دێت بۆ نمونە پارێزگای هەولێر 15 کورسیە ئەگەر ئێمە چەندەی مشارەکەمان هەبێت هەر 15 کورسیە بەڵام مشارەکەی ئێمە مشارەکەی خەڵک و دەنجی پارتی لەنا ئەو 15 کورسیەدا چەند دەبێت ئەوەیان گرنگە کە خەڵکەکە کە متمانە بە پارتی دەدات پارتی وەکو هێزێکی ئەمین پارێزرا و دەستێکی ئەمین و پارێزرا و متمانەی پێدەدات لەناو ئەم 15 کورسیەدا کە بتوانێت پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان بکات چونکە ئەوەی ئێستا کە جێگای خۆشحاڵیە ئەوەی جەنابی کاک مەسرۆڕش چەند ڕۆژێک پێش ئێستا فەرمووی لە ئێستادا پارتی بوون وە کوردستانیانە بوون خۆشبەختانە هاوتەری بە لەگەڵ یەکتری کەواتە ئاوێتەی یەکترە پارتی بوون و کوردستانی بوون ئێستا کە ئاوێتەی یەکترە هەر ئەوەش ئێمە زیاد دەکاتەوە لە خەڵکی دیکە و لایەنی دیکە بەڵام خەڵکی دیکەش هەیە ڕێگری لەوە دەکا خزمەت بکرێ ڕێگری لەوەی کردووە حکوومەت پێک بهێنرێ ئیتر ڕێککەوتن کرا بەڵام لە قسەکانی سەر و بارزانی ئەوە بە دیارکەت کە ئەوان بە تەمای ئەوە بوون وەخت بکوژن و ئەوەشیان بەڵێ چ شتێکی زیاتر ڕوونتر هەیە لە قسەکانی سەرۆکی تر زیاتر بە دیار بکەوێت خەڵکی کوردستان ئیتر خەریکە چیان بەسەر دێت لەلایەن لایەنی چی دیار کراوە بە بێ ناوهێنان وڵا بۆ ناوینێنین لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان طبعا جەنابی سەرۆکی ژەمڕۆکە فەرمووی دوێنێش بەیانی لیژنەی دانوستانکاری پارتی دیموکراتی کوردستان بڵاو کرایەوە لەسەر قۆناغەکانی دانوستانمان لەگەڵ ئەو برادرانی یەکێتی جارێ زۆر سەیرە نی یەکێتی پێی وایە و سەرۆکی یەکێتی پێی وایە قیادی یەکێتی پێیان وایە کە ئەگەر ئەوان ڕێگرن لە بەردەم پێکینانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تازەی حکوومەت ئەمە دەستکەوتە خۆی ئەمە خەڵکی کوردستان دەبێت لایەن بپرسێت چێن دەری پێگنەهینانی کابینە دەستکەوتە لایەنگرانی یەکێتی دەنگدەرانی یەکێتی دەبێ پرسیار لە سەرۆکی یەکێتی بکەن باشە ئەو کامیرەیەم تەسوور بالضبط ئەوە بۆ خود دەی من ئەو پەیامەم بۆ دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە تکایە پرسیار لە بەڕێز کاک باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن پێی بڵێن ئێمە ساڵێک بەر لە ئێستا کە دەنگمان بە یەکێتیدا بۆ ئەوە بوو کابینەیەکی تازەی حکوومەت هەرێمی کوردستان پێک بێت بۆی پەرلەمانێکی کارا هەبێت کە ئێستا کە دەنجی ئێمە بەکاردەهێنن لۆ ئەوەی لەمپەر دروست بکەن لە بەردەم پێکینانی کابینەی حکوومەت ئەوە گەورەترین خیانەتە بەرامبەر بە دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیکە هەر سەروی ئۆخفنۆتە هین وەکە پارتی حەزب وەڵام و وەڵام دانەوەن خەریکی ئەو بچکە سەرۆکی حکوومەتیش پێشتر وتوێتی ئێمە ئیش دەکەین بە ئەوان قسە بکەن ئیتر کۆمێتت لەسەر ئەم دوو بووچوونە چیە دەزانی ئێمە حزبی وەڵام نین ئێمە حزبی خزمەتین حزبی پرۆژەین حزبی خاوەن کرددارین و خەڵکی کوردستان ئێمە بینی و ئەوانیشی بینیە بەڵام ئەوان لە خۆیان ناگەڕێن کە لە خۆیان نەگەڕێن دەزانی ئەمڕۆکەش پێم وابی هەندێک قسەی دیکەی ئازنزمی کرد پێت وا بەیان بینیت دەزانی زۆر ئاستەکە زۆر لە خوارێ بوو من نازانم پەروەردەی ئێمە پەروەردەی ڕێبازی بارزان ئەو قوتابخانەی کە ئێمەی تێدا پەروەردەکراینە بەوە جۆشکراینە کە ئێمە لەو ئاستەبیر نەکەینەوە لەو ئاستەش قسە نەکەین ئەگەرنا قسەی زۆرمان هەیە بۆ قسەکانی ئەو ڕۆی سەرۆکیەکێتی ئەس بەس نقطەکی بەحسکرد سەرکۆرە بۆ 24 ژمێریەک و یەکش پرۆژێت گەشە نەبتنێ العێراقی بەلکو ڕۆژهڵاتە ناڤڕاست هەمیە پەسنێ لێتکن ئەوت بێژێت هەکەر غۆزۆ مەنەبە ئەف پرۆژە نەتۆتە جێبجێکردن ئەمە نامەوێت زیاتر بچمە ئەو بابەتەوە هیچ کۆمنتێکت هەیە زۆر هەوڵی غازەی چیە یان ئەو پرۆژەیەکە جێبەجێ کرا بوو چێ بووە طبعا ئەو سامانە سروشتەی کوردستان کە ناوی دەهێننی کوردستانەی هەموو خەڵکەنەی پارتێنەی یەکەی هیچ لایەنەک نییە و ئەو پرۆژەیەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسرۆر بارزانی ئەنجامیدا کە پرۆژەی ڕووناچیە کە ماڵی هەمومانی ڕووناکردەوە بە ماڵی سەرۆکی یەکێتیشەوە تەوان و بە ماڵی جێگری سەرۆکی حکوومەتیشەوە کە لێرن لە گوندی ئەمریکین لە هەولێر و بە بارەگانی گارەکانشیان لە هەولێر و لە شارەکانی دیکە هەمووی ڕووناکردیتەوە یعنی بابەتەکە تەنها بۆ پارتی نیە بەو پرۆژەیەش ئەم پرۆژە شەرعی کوردستانیانە لۆیە ئەوەی ئێمە جیا دەکاتەوە لە لەوان ڕاستی ئێمە لە حکومڕانیەتدا ئەوەی لە ساڵی 2010
کە کاتی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بوو ئەو کابینەیە حکوومەتی لێبەرهەم هات کە ئێستا لە کاردان ئەو کاتی بەڵێنەکانی ئێمە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕێکخراوێکە ڕێکخراوێکی چاودێریکردنن بۆ پرۆسەی پەرلەمانی و حکومڕانی ئەو هەندێک داتیان بەیان کرد طبعا ڕێکخراوەکەش ڕێکخراوێک نی سەر بە پارتی بوون خۆیان ئێستا برادرانی یەکێتی ئەگەر جیان لە من بی خۆیان دەزانن ڕێکخراوەکە چی کە داتاکانی بەیان کرد دیارە ژمارەی جێبەجێکردنی بەڵێنەکانی پارتی لە دەستپێکی کابینەوە تاوەکو کۆتایی و ژمارەی جێبەجێکردنی بەڵێنەکانی یەکێتی لە هەڵبژاردننی 2010 دەزانی بامە ڕوونتر بە بانگەشیان بۆ ئارامی کردەوە کات ئارامیان پێ دروست بوو هەرچەندە تۆ ناتێ وەڵامی من بدەیەوە بەڵام با خەڵک وەڵامم داتەوە ئەگەر ئارامیان پێ دروست بوو ئەمە ئارامی بوو خۆ باسی ئەوەشی کرد ئەمڕۆ گوتی سلێمانی قەڵای ئازادیە بەڵێ قەڵای ئازادیە سێ سەرۆکی حیزب بووە لە سلێمانی لە سزندانە قەڵای ئازادیە دوو جادەی بەردەم هوتێلی لالەزار ئەوە ئارامیەکەی بوو بە تۆپ و تانک و چەکی قۆرس و ئەوە شەوێت تا بەیانی یەک بینیان بۆمباران کرد ئەوە ئازادی بوو ئەوە ئارامی بوو لە سلێمانی ئەوە خزمەت بوو کە بەیانیان دەکرد ئەمە خەڵکی کوردستان خۆی وەڵامی ئازادی هەیە بەڵێ ئازادی ڕادەربڕین هەیە بۆیە پارتی ناتوانێت کۆنتترۆلیکە لە چێ کۆنتترۆلی بکە سلێمانی مەبەستی بۆ ئەو پێی وایە کۆنتترۆل لە سلێمانی باش هەر بەجددی دەزانیە من جارێکی دیکە دەمێ بیڵێمەوە ینی ئەو پەروەردەیە ئێمە لەسەری پەروەردە بووین بڕوا بکەن بینەرانی ئازیز بڕوا بکەن ئەو پەروەردەیە ئێمە لەسەری پەروەردە بووین لەبەر ئەو پەروەردەی ئەمە ناتوانین وەڵامی ئەو ئاستە نزمەی ئەو ڕۆی وتاری سەرۆکی یەکێتی بدەینەوە باش سەرڕای ئەم تومەتانەی کە ئەمڕۆژ کردووی بەرامبەر ئێوە ئەم قسانەی کە دەیکا و پێشتریش ئێوە هەر وەکو کوردستانی مامەڵی لەگەڵ دەکەن دوای هەڵبژاردن یان وەکو دژمنێک سەیری دەکەن چکە لە پەیامەکانی سەرۆک بارزانی هەمووی باسی کوردستانی بوون پێکەوە ئیشکردن نەک بەس لەگەڵ کورد لەگەڵ سونە و لەگەڵ شیعەش بۆ ڕاستکردنەوەی سیاسەتی عێراق بەگشتی خزمەتکردنی هەموو لایە زانی ئێمە دوژمنی کەس نین وا لە سیاسەتیشدا دوژمنکاری نییە وا لە سیاسەتدا ڕکابەری هەیە ململانی سیاسی هەیە جیاوازی بیر و بۆچوون هەیە لۆ ئێمە دوژمنایەتی کەس ناکەین و دیدگای جەنابی سەرۆک بارزانی ئەوە نییە بەڵام لە بابەتی دابشکاری پۆستەکان لە بابەتی پێکهێنانی حکوومەت و جەنابی سەرۆک فەرمووی ئەمڕۆکە ئەوەی تاوەکو ئەمڕۆ هەبوو لە دوای هەڵبژاردن بەم دەستکراوەیەی پارتی نابێت و پارتی لە دوای هەڵبژاردن یانێ گەورەی سەرۆک بارزانی هەتا لەو قسانش بەدێ وتی ڕەنگە زانی جەنابی سەرۆک بارزانی هەمیشە و ئاراستەمان دەکات کە کوردستان وەکو دەستپێکیش باسم کرد کوردستان لە پێشەوەی هەر بەرژەوەندیەکی دیکەی حزبی بێ بەرژەوەندی باڵەکانی گەلی کوردستان لە پێشەوەی بەرژەوەندیەکانی حزبی بێ و ئەگەر ئەم جۆرە دیدگایە و تێڕوانینەی جەنابی سەرۆک نەبوایە ئەم هەموو پۆستەی کە شاندی دانوستانکاری پارتی دیاریان کرد بۆ یەکێتی ژمارەی کورسەکانی یەکێتی بای ئەوەندە پۆستە نەبوو بەڵامەوە ئەمری جەنابی سەرۆک بارزانی بوو بۆیە ئێمە لە ئەنجامدا هەموو لایەکمان سیاست دەکەین و ئەو شەقامەی کە دەنگ بە هەر لایەنێکی سیاسی دەدا چاوەڕوانی لەلایەنە سیاسیەکە ئەوەیە بەقەدەر قەبارەی کورسەکانی خۆی پۆست لە حکوومەت وەربگرێ و چاوەڕوانیش لە ئێمەش ئەوەیە زیاد لە حەزمی خۆیان بە هیچ لایەنێکی دیکە نەدەین و دڵنیاش بن لەوە کە دەنگی هەر دەنگدەرێکی پارتی لە کوردستان وەکو خۆی بە گرنگیەوە بە پڕبەهاییەوە مامەڵی لەگەڵ دەکرێت لای سەرکردایەتی پارتی ئەوەیە جیاوازی ئێمە ڕوئیامان بۆ دەنگدەران و لەگەڵ ڕوئیای ئەوان بۆ دەنگدەرانی خۆیان ئەوان دەنجیان لە خەڵک وەرگرتیە وەکالەتی خەڵکیان وەرگرتیە ئێستا کە بەکاری دەینن بۆ تێکدانی پرۆسەی حکومڕانیەت لە هەرێمی کوردستان وەک خۆیان دەڵێن وەک شانازی باسی دەکەن بوونەتە لەمپەر لە بەردەم پێکینانی حکومەت نامەیە باسی ئۆپۆزیسیۆنیش بکەم بەڵام هەز ناکەن ئەوانیش بێدەنگن لە چاو ئەو تۆمەتانەی ئەو باسیە زیاتر خەریکی پرۆژەکانی حکوومەت و پارتین دژاتی دەکەن ئەوە ژوایە بە کورتی مەبەستت چێە ئۆپۆزیسیۆن ئەوانەی مەبەست چێ لە هەرێمی کوردستان مەبەست زانی ئەگەر مەبەستت لۆ بەڕێز مامۆستا عەلی باپیربی ئەوەی کە دوێنێ هەندێک قسەی کردبوو مامۆستاش
وەکو هەندێکی دیکە ئەگەر پارتی نەبی باسی چێ بکە ینی ئەوان هەرو زودیان ناوی پارتی هەیە باشە پارتی هەیە دۆرە بەرهەم بەرەوە تاوان ئەگەر پارتی نەبێ مامۆستا ینی چ بکات چ بڵێت ینی چی پێ بڵێت لێ من بەڕاستی ئەو بابەتەیە بیش باسی کرد ینی خەڵکی کوردستان جارێک کۆمەڵی دادگەری و بە شخصی بەڕێز مامۆستاشەوە ئەو کاتێک کە ئیشیان بە ئیسلام بوو وشەی ئیسلامیان بەکارهێنا بۆ بابەتی سیاسی بۆ کۆکردنەوەی دەنگ لە کوردستان لەو کاتەی کە ئیشیان بە ئیسلام نەما وشەی ئیسلامیشیان لە ناو حزبەکان لابەرکردیانە کۆمەڵی دادگەری کەواتە جەنابی مامۆستا و کۆمەڵی دادگەری ئێستاوەی کاتی خۆی ئیسلامی بوون لەگەڵ خوا ڕاز نین چۆن لەگەڵ میلەت ڕاز دەبن باش دروشمەوە چ بوو 275 بۆ ئەم هەڵبژاردنە سێ وشەکان بەڵێ کە ئەوانە ئیتر بنەمای سەرەکی دامەزراندنی عێراق بوو زانی جەنابی لێکتێگەشتنە سۆزانە جەنابی سەرۆک بارزانی ئیشارەتی پێدا بەس مەبەستەوە ملڤێری ئەوە دوام پەیامێن سەرۆک بارزانیدا مەبەست ئەوە گەڕانەوە بۆ خاڵی سفر و پێشی 20 ساڵ یان دەرگایەکی گەورە لە پێشمانە لە عێراق مەبەستم ئیتر هاوکەشەکە هەموو دەگۆڕدرێ قۆناغی داهاتوو لە دەقی وتاری جەنابی سەرۆکیش داهاتیە قۆناغی داهاتووی عێراق قۆناغی جێبەجێکردنی دەستورە قۆناغی جێگیرکردنە قۆناغی ئەوەیە کە ئیدی دەستور ببێتە بنەما چونکە ئەوەی لە 2003دا بنیاد نرا بە ناوی عێراقی نوێ بەداخەوە ئەوەمان نەبینی چونکە عەقڵیەتێک لە پشتی ئیدارەدانی ئەم عێراقی بەناو فیدراالە هەیە کەم عەقڵیەتە بە شێوازێکی مرکزی مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان کردیە بۆیە قۆناغی داهاتوو دەبێتە قۆناغێکی تازە لە جێبەجێکردنی دەستور چونکە جەنابی سەرۆک لە دەستپێکی بانگەشەش ئاماژەی بە هەموو ئەو بڕگە و مادە دەستوریانەدا کە تاوەکو ئێستا پێشێل کرایە لەلایەن حکوومەتی فدرالیەوە لۆیە قۆناغی داهاتوو قۆناغێکی گرنگە بۆیە گرنگە پارتی بەهێزەوە لە بەغدابێ بە هێزەوە لە سەنگەری بەرگریکردن بێت لۆ ئەوەی دەستور جێبەجێ بی وەکو جەنابی سەرۆک فەرمووی شتێکی زیاترمان لە جێبەجێکردنی دەستور ناوێت تەنها جێبەجێکردنی دەستور لای پارتی گرنگە پەیامێکی دیکەش گەورە هەوو بەڵام کاتەکەش ئەوەندە بوو مەبەستیشم پرۆسەی ئاشتیە لە پارچەکانی دیکەی کوردستان سەرۆک بارزانانی ئێماژە پێ کرد یعنی بۆچی هەڵبژاردنێت عێراقێنە ئەمەکی کوردستان بەسێ پارچێ دیێت کوردستان بکەین لێ دیوارە گۆڕانکاریەت مازن تڕێکێدانە دومە هێک پەیام بکورتی تەنها بێگوشە ئەوە بۆ جەنابم کەمەوە ناچمە سەرۆردەکارێک کە دەزانم کاتت کەمە بەڵام جەنابی سەرۆک بارزانی ئەمڕۆکە فەرمووی ئایندە ئینشاءالله شتی گەورە لە ئارادا دەبیت و ئایندەیەکی گەشت لە پێشی گەلی کوردستان هەرەبابی پەیامە دومەیەکێ بەڵێ یان شتێک هەیە تەواو بانگەشەش تەواو بانگەشەتە زۆر سپاس طبعا ئێمە من دەمەوێ سوپاسی گەنجانی خۆشەویستی هەولێری پایتەخت بکەم کە لە دەستپێکی بانگەشە بەپیل سوپاسەکە لێ گەڕێ زیاتر گەرمیانکەوە ئەمن دەمەوێت سوپاسیان بکەم بەڕاستی چونکە زۆر دڵسۆزن زۆر بە حەماسن بەپیل بانگەوازی جەنابی سەرۆکەوە هاتن ئارامی هەولێریان لە پێشەوەی هەر شتێکی دیکەدانە بەڕاستی ژینگەی هەولێریان پاراست هەر ئەوە لە گەنجانی خۆشەویستی هەولێر چاوەڕە دەکرێت زارێکی دیکە بەو پەڕیشانازیەوە سوپاسی تاک بە تاچی خەڵکی هەولێر دەکەین کە لە سەرجەم هەڵبژارنەکان دەنجیان بە پارتی دیموکراتی کوردستاندایە داوایان لێ دەکەین ئەو جارەشیان ئەو بڕوانامەی کە چۆن بە پارتی دیموکراتی کوردستانتان بەخشێ بڕوانامەی متمانە بە هەمان شێوە بڕوانامەی متمانە بە پارتی دیموکراتی کوردستان ببەخشنەوە لەوەی هەتا ئێستا بەردەوامی هەبوو لە داهاتوش بتوانین بەردەوامی ئەژی سوپاسیاتەتکەم بەڕێز زانە مەڵا خۆت بەرپرسێ لە قەدەوە پارتە مڕاتە کوردستان هین گەلمە دەبوون گەل لە بخێرەوەتی زۆر سپاس هەر بژی زۆر سپاس